ئەم کوروشی کەریمیم کشاوەرزی شارستانی مەهاباد حدودی 28 ساڵە مەشغوڵی کاری کشاوەرزیم. ئەوەڵەدا وەسعەتێکی کەمدا دەستمان بە کاری کشاوەرزی کرد و ئەلحەمدولیلا لەن 70 هیکتارمان باغی مۆدێڕن هەیە و هەروەکو باغێکی کە ئەلحان لێرە ئەنگۆ دەیبینن و وێنەی وەی بەحسی هەرمێژدا باغمان هەیە کە بە شەرایەتێکی کە لێرە مەوجودە لەسەر سیم و داربەست. ئەو باغانە باغهایەکن کە دەچەقێن درێن و بە ئیسلا کاش دەکرێن و بە دەلیلی وەی کە سیستەمێکی بە ئیسلا پایەهایەکی جەدیدە مدەتێکی فەوقالعادە دەکەم دە حەدی 3 ساڵدا بە بەهرەی اقتصادی دەگەن و دە عەرزی 30 ساڵدا کولەن جەماوەری دەکرێن. ئەو باغانە شەرایەتێکی کە قایلە مەحدودەیەکیدا کە دەچەقێندرێن تعداد ئەسڵەیەکی داری زیاتری لێ دەدرێ و هەرەوە باعیز دەبێت کە بەهرە لەو باغانە زیاتر وەربگیرێ. ئەو باغە کە دەیبینن ئەلحام تاسفانە سەرمایەکی کە ئەو ساڵ لە منتەقەیدا دەو باغیدا تەئسیرێکی زۆری نەکردو چون بلەخێرا تەواوی ئەو شەرایەتانە ئیسلاحی پایە ئەو داراندا دەکرێت و ئەوانە بڕێک درەنگتر گۆڵ دەدەن و دەتوانێت خۆ دەبەرابەر سەرمایدا ڕابگرێ و مەحسوولی چاکتر ڕابگرێ. مەحسوولاتی ئەو باغانە کاریان دەگەڵ هاسانترە، پەروەریشیان ڕاحەتترە، پێڕاگەیشتنیان هاسانترە و هەرزم بە خزمەتت شرایطێکی کە هەیەی هەتا بەرداشتیش لێرە ڕاحەترەوە یەک سەری کارهای ئیمکانیزە ئەس جملە هەرس و جەم ئاوەری و هەر سەمپاشی کولەن دەو باغانەدا بە شیوەیەکی ڕاحەتتر و بە شیوەیەکی مەکانیزە دەکردرێ. ئەساسی کاری کشاوەرزی لەسەر ئاو و خاکڕ دەست پێ دەکرێت. لە کشاوەرزیهای فەوقالعادە مۆدێڕنی ئەلحان دنیایەدا قسەی ئەوەڵ ئاو دیکە، یعنی ئەمە ئەگە ئاوی باشمان هەوێ دەتوانین هەر بە واستەی ئاوی باش کشاوەرزی بکەین هەتا دەرزەمینێکی کە هیچ گونە کەلچێکی لە خاکەی نەبێ هەتا دەتوانین ئەو جگایانە سیمانکەین لەسەر سیمانکارێ با ئیستفادە لە مەنابعێکی ئاوی کە ئەلەوێ هەبێ کشاوەرزی بکەین و تەولیدێکی کە لازمە و بەرچاوە هەڵی گرینەوە. مەزرایەکی باغێکی کە لێرە جەنا دەیبینین بینێندگانی عەزیز ئابیایی تحتی فشار لێرە ئیجراکراوە. ئابیایی تحتی فشار دە باغاترا بە سوورەتی قەترەیی ئیستفادەی لێ دەکرێت. لێرە ئاو بە سوورەتی قەترەیی دەچێت دەبن دارانەوە بە وەسیلەی نازلهایەکی کە ئیستفادەی لێ دەکرێت دە سەعاتدا حدودەن 80 لیتر ئاو دەبن دارەکەی دەکات. و ئەو مستەقیم بەڕیشە و بە خودی دارەکەی دەگا، ینی فەزایەکی کە دە دەوروبەردایە بە سوورەتی سقلی ئیدی ئاو نایگرێتەوە و هەرەوەش باعیز دەبێت کە لە پێرتی ئاو ئەمە بەئیسلا جلو گیرە بکەین و حەدی ئەقەل بازدەیەکی کە ئەو باغانە هەیەە حدودەن 60% لە هەدەڕەفتی ئاوێ کە ئەلحان بەئیسلا ئاگالێبوون لە ئاوێ و کەم مەسرفکردنی ئاوێدا تەواوی دنیادا مەطرحە ئەدە و باغانەدا و با ئیستفادە لەو تەکنۆلۆژیانەدا ئیستفادەی لێ دەکرێت و لە هەدەڕەفتی ئاوێ جلۆگوی گیری دەکردرێ کە ئەوەش ئەلحان تەواوی سیاست و هەدەفی هەموو کشوەرەکان و هەموو خەڵکەکان و هەموو میلەتەکانە کە بتوانین لە حەدی ئەقەلی ئاو حەدی ئەکسەری ئیستفادە بکەین. هەروەها کە لێرە دەیبینن بە وەزعەتێکی بە وەسیلەی پۆمپ ئاو لە چاڵاوی هەڵدەچێشتێ دێدەنێ و ئیستەخرێکیەوە دەنەهایەتدا لە ئیستەخرەکەی ڕ مجەددەن بە حاڵەتێکی کە ئاو فیلتێر دەکردرێ دەچێت دنێ لوولەکانەوە و دە ئیختیاری
ئەو دارانە دەندرێ بە ئیستفادە لە ئەو شرایطەی کە ئاو دێتە دەرێ و ئەمە ئیستفادە لە ئاوەکەی دەکەین. تولد کننده ئینسانێکە کە بۆ مدە زمانێکی کە دێتە سەر دنیاە و ئەو شغڵێکە ئینتخابی دەکا خۆ بە یەک نەفەر ئەمیندار دەزانی. ئەمن خۆ بە یەک نەفەر ئەمیندار دەزانم کە دەماوەیەکیدا کە هەموو کارێ دەکەم و بێسلا بتوانم ببم دەبێ حدی ئەکسەر تەوانێکی کە هەمە بەکاری بگرم کە بتوانم حدی ئەکسەری ئیستفادە لە شتێکی کە خوددا دی اختیاری منی ناوە ئیستفادەی لێ بکەم. ئەمە لەسەر ئەو دنیای بە عنوانی ئەمانەتدارێک دەژیم و ئیفتخاری منە ئەوەیە کە باڵای 50 نەفەر لێرە دە مەجموعەدا دەگەڵم بەکارێ دەکەن. ئەلحان مەجموعیمە بەرەوەی دەڕاتە پێشێکە تەکمیلی زەنجیرەی تەولید بکەین. یعنی ئەلحان بە فکری وین کە سەردخانەمان ساز کردو سەردخانەکەی بتوانین تەکمیلتر بکەین بە دوویدا سۆرتینگدا بنین سایری مەواریدێکی کە بۆ بەستەبەندی و بۆ سادراتی میوەی بتوانین دەکاری بکەین ئەوانە بێنین بەئیسلا ڕەدیفی کاری خۆمانی بنین و ئەوانە ئیفتخاراتی من ینی تعداد ئەفرادێکی کە دەگەڵ ئەمە بە سوڕەتی دایم کارێ دەکەن کە باڵای 50 نەفرن و دە فەسلی بەرداشدا کە ئەو تعدادە بە باڵای 300 نەفر دەگا ئەوە سەرمایە و سەروەت و داهاتی کاری خۆمان دەسات. موفقیەتی هەر کەسێکی کە دەبەحسی تەولیددا کارێ دەکا ئەوەیە کە لە ئەفرادی متخەسیسی خۆی ئیستفادە بکە. لە دەرەجەی ئەوەڵدا ئینتخاب و بە ئیسلا هەڵبژاردن و هەمکاری لەگەڵ ئەفرادی متخەسیس و بە دوویدا با ئیستفادە لە فەن و فنونێکی کە ئەفرادی متخەسیس دەیزانن ئەگە بتوانێ ئیستفادە لە نەهادەهای تازەی بەخشی کشاوەرزی بکە قەتعاً دەتوانێت هەنگاوەکانی بڵینتر و باشتر هەڵبگرێ دەتوانێت موفقیەتی زیاتر هەبێ. باغێکی کە ئەلحان ئەمە لێرە فیلمی هەڵدەگرین یەکێک لە باغاتی مۆدێڕنی منتەقەیە لێرە تەواو لەو دوو مەوردەی کە عەرزم کردن ئیستفادەی لێ کردەوە و هەروەها پارەکە بە عنوانی نمونەی کەشوەری ئەو باغە انتخاب کراوە. ئەو باغەدا ساڵی سێومدا توانوویەتی نزیک بە 70 هکتاردا مەحسول بدا و محسولاتیشی کولەن محسولاتێکی زۆر چاک و جوان ببێ کە بتوانێت بە عنوانی میوەهای صادراتی صادر بکرێ بۆ کشوەرهای هەمسایە. لێرە مەسایلێکی کە زۆر بەرچاوە ئەوەیە کە هەمکاران وەک شاوەرزانی عەزیز بتوانن بێن لە تەجروبیاتی مە ئیستفادە بکەن و ئەمە شەروەها بتوانین سیمبیان بینینەوە و ئیستفادە لەو تەجروبیاتە ممکن. مەنابعێکی کە هەمانە مەحدودە بتوانین لە مەنابعی خاکی و مەنابعی ئاویمان بتوانین بە کۆمەجی یەکتر دروست ئیستفادە بکەین و دەغدەغەیەکی کە دەبەحسی مەخسوسە مەصرفی ئاوێدا هەیە بتوانین ئەلێرە بە تەجروبەیەکی کە کەسبی دەکەین و وانە ئیستفادەی لێ بکەین کە حەدی ئەقەلی هەدەڕەفتی ئاوێمان هەبێ با تەوەجوو بە نهادهایەکی کە ئیستفادەی لێ دەکەین و شەرایط و تێکنۆلۆژیهای جەدیدی ئابیاری کە ئەلحان هەیە. خۆشبەختانە ئەلحان دەستڕەسی بە عیلم زۆر مشکل نییە ئەفرادی متخەسیس و تحسیلکردە زۆرن و هەروەها بە ئیستفادە لە کتێبها ئیستفادە لە ئینترنێت ئیستفادە لە کاناڵهای تەلەڤیزیۆنی و هەروەها مسافرت بە کشوەرهایەکی کە بەحسی کشاوەرزیدا واقعاً قسان هەیە بە کوتنیە و شرکت دە نمایشگاهایەکی کە لەوێ وەسایل و تەواوی ئەو نەهادانەی کشاوەرزی و خودی متخەسیسینێکی کە لازمن ئەلەوێ هەیە بە شرکت دەوان دەتوانین ئەو مەواردەی ڕاحەتتر و جوانتر بەدەستبێنین و ئیستفادەی لێ بکەین. کاری کشاوەرزی مقدارێکی سەبەر دەوێت مقدارێکی تەحمل دەوێت
و بإضافة مقدار شي سرمایە دەبێ و ئەو کەسێک کە کشاوەرزە حتمما دەبێ قدرەتی ڕیسکی هەبێ یعنی بتوانێ تابی زەرەرێ هەبێ و قەتعاً ئەگەر ئەو مەواردانە بتوانێت تەحمل بکە دەتوانێت بێتە یەکدانە تەولید کنندەی چاک تەولید کنندەیەکی باش وەختێکی لەزەتی دەبینێ وەختێکی دەتوانێت حەز بکە بە کارێکی کە کردوێتی کە بەرهەمێکی کە هێناوێتی دوای 2 ساڵ 3 ساڵ 4 ساڵ بیبینێ و ئیسفادەی لێ بکە و قەتعاً نەفرێکی تەولید کننده قەت بەتەنێ نییە چون هەمیشە ئەفرادێکی دەگەڵا و ئەو ئەفرادانە بەستە بە شرایطێکی کە دەگەڵی دەجوڵێنەوە دەگەڵی دەبنا برا دەگەڵی دەبنا نزیک و ئەوەیە قەت ئەحساسی بەتەنیی ناکە و قەتعاً دەتوانێت بە ئیستفادە لەوان وە دەگەڵبوونی وان و بە هەمفکری وان بتوانێت هەنگاوەکانی چاکتر و جوانتر هەڵبگرێ ئەمە احساس دەکەم تەواوی کشاوەرزانی منتەخەم هەر کشاوەرزێکی لە هەر جگایەکی دنیاە بێ ئەمن بە برای خۆمی دەزانم و هەروەندەکە بتوانم دەگەڵی هەمفکرێ بکەم شتێکی لێ فێر بم یا ئەو بێ ئەمن بتوانم شتێکی دە اختیار بنێم ئەوە بۆ من ئیفتخارێکی زۆر گەورەیە و هەر ئەو کارانەشن کە باعث دەبێ بتوانین قولەهای گەورەی علم و دانش و زانستی بتوانین هەموو یەکڕا فەتح بکەین ئینشاءالله. علاقەیەکی کە ئەمن لە منداڵێەوە نسبەت بە کاری تەولیدم هەبووە باعث بووە کە بتوانین شرایطێکی چاک و دروست ئیجاد بکەین بۆ ئەو بەخشەی کە تێیدا فعالی ئەمن بەش بە حاڵی خۆم دەتوانم بڵم دەگەڵ تەولیدێکی کە دەیکەم دەگەڵ سێوێکی کە هەمە دەگەڵ مەحسوولێکی دیکەی کە هەمە دەگەڵ هەرمیەکی کە لە باغی هەمە ساڵە دەگەڵ ئەوانە گەورە دەبم دەگەڵ ئەوانە زیندەجێ دەکەم و هەر ئەوە باعث دەبێت بۆی کەم بم هەیە ئەوانە چاکتر تعلیم بدەم ئەوانە بتوانم ئەو میوانە چاکتر بە ئیسلا بەبار بێنم و هەروەش باعث بووە کە ئەمە ساڵ دەگەڵ ساڵێ ساڵ دەگەڵ ساریم جەماعەت و بە ئیسلا ئەفرادێکی زیاتر بێنین بە عیوانی هەمکار دەگەڵ خۆمان خڕ بکەینەوە ئەو هەمکاریە ئەو لەزەت بەخشە یعنی دیتن و دەرکی ئەو هەمکاریە زۆر خۆشترە و قەتعاً ئارەزوم هەیە کە جەماعەتێکی کە هەن دەو مەسیرەیدا وارد ببن و بتوانن ئەو لەزەتی هەمکاریە بتوان واقعاً بچێشن کەسێکی کە تەولید کنندەیە کەسێکی کە سەرمایە و زیندگی خۆی دێنێ لە بەردەستی جەماعەت دەنێەوە زەمینێکی فەراهەم دەکا کە بتوانێم کولی ساڵە مەحسوولێکی باشتر بە کەیفیەتێکی باشتر بە تۆناژێکی چاکتر تحویلی جەماعەت بدا و خەڵک بێبی باو و ئەفرادێک بە سوورەتی مستەقیم و ئەفرادێک بە سوورەتی غەیر مستەقیم لەوەی ئیستفادە بکەن لەزەت و کەیفێکی بۆ خۆی هەیە و هەروەها وێتهەیەکی کە تەولید و کاری تەولیدی بە یەک ئینسانی دەدا هیچ وەختێک شرایطێکی مردەجی و شرایطێکی کە ئینسان حاڵەتێکی زیندوی نەبێ ناتوانێت بۆ ئینسانی هەبێ خودی ئەو کارە خودی ئەو فعالیەتە باعث دەبێت کە لە بەرچاوی عالەمیە دروستە بۆ خۆت پیا و کەس پێ دەکەی وەلی شرایطێکی کە سازی دەکەین کارێکی کە دەیکەی تەولیدێکی دەیکەی ئەفرادێکی کە دەگەڵت مەشغوڵن ڕەفت و ئامادێکی کە دەیستماعدا دەکەی هەر ئەوە شخصیەتێکی دروست بۆ ئینسانی ساز دەکا ئەوە هەر ئەو شخصیەتێشە کە ئینسانی گەورە دەکا باعثت دەکا کە زیاتر قەدەمی چاکتر هەڵبێنیەوە و هەر ئەوەشە گاهەن کە ئەگە شکست و گاهان ئەگە مشکل و ئەگە ناڕەحەتی ئەگە زەرەر دێتە سۆراغت وەختایەکی کە دەبینی نەخێر پشتت واقعان قایمە دەتوانن جەماعەت دەستت بگرن جەماعەت دەگەڵت بن جەماعەت دەگەڵت یەکدڵ بن
ئەوانە هەمووی باعیسێکی شرایطێکی زۆر خۆشت بۆ ساز دەکات کە قەت ئیحساس ناکەی کە ینی سەروەتی خۆت بە میزان پوڵ نازانی سەروەتی خۆت بە میزان سەروەت و بە میزان حیسابێکی بانکی یا بزیان سەروەتێکی کە بۆت بەراوردەکە نازانی بە میزان ئەلاقەیەکی کە جەماعەت پێی هەتا بە میزان دۆستایەتێکی کە خەڵک لێ هەتا ئەو سەفرەی بە میزان ئەفراد و خانەوادەهایەکی کە کارت دەگەڵ دەکا بەوانە دەزانی و ئەوانە سەروەتایەکی ماندگارن و ئارزووی من ئەوەیە کە بتوانین هەمومان منداڵی هەمومان و بتوانین ئەو شرایطی ئەو وەزعەتی جوورێک جوور بکەین کە ئایندەشدا میلەتەکەمان جەماعەتەکەمان هەر ئاوە بۆ سوڵەتەی بچێتە پێشێ و بتوانین میلەتێکی سەریحاڵ میلەتێکی فعال میلەتێکی کاریمان هەبێ و قەتعەن تەولیددا هەیە کە دەتوانین مەوارد و زەمینهایەکی دیکە ساز بکەین کە بتوانین پێشڕەفتی دروستمان هەبێ دوای لە سایەی پێشڕەفتی دروستە کە دەتوانین موفق بین دەتوانین ئەو مەواریدانەی کە هەمانە پێیان بگەین و بە سەر لەبەر هیچ جێگایەک و هیچ شتێکی دانەنوێنین.